ئێستا لە لایکم ئەگەر لە پیجی من زۆر باش. ئێستا بینیت؟ ئەتوانی شێری کردە ناو وینەکەی خۆتەوە. سڵاوتان لێبێ ئەزیزان، ئەو کاتتان باش و هیوام هەموو لایەک باش بن. هێواش هێواش ئێماشینە ناو مایبەکەوە چەند دەقیقەیەکی دوا کەوتم ببورن تا من شێریەکەینە ناو ماڵەکانی خۆمانەوە لەسەرمان بۆستن. کاکێک ئاران سڵاو، ئەگەر پێم بڵێ دەنگ باشە ڕنگ باشە سوپاس دەکەم. ئەگەر بتوان شەیری بکەن بۆ ناوواڵەکانی خۆتان سوپاستان دەکەم. کاکە بروسک تۆ شەیری کرد بۆ لای خۆت؟ زۆر باش. من یەک دوو پیج هەیە ئەیکەمەنە ئەو پیجانەوە. ئەزیزان کێ گوێی لە دەنگمە ئەگەر یەکێ پێم بڵێت ئایا دەنگ و ڕنگ و سەوتمان چۆنە سوپاسیەکەم. کاکە ئاسۆ زۆر زۆر سپاس، زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەزیزانی کە لەگەڵمانە بنم شەو. دەست پێکەین. سڵاوتان لێبێ ئەزیزان، بە هیوام هەموو لاکتان باش و تەندروست بن. زۆر داوای لێبوردنەکەم چەند دقەیەک دوا کەوتین، بەڕاستی خەتی ئەنتەرنێتەکەم لە پڕێکا وەستا و کاک بروسک شایەتە کە لەو دقەی کە کلیکما کرد ئەنتەرنێتم نەما. بەڵام ئێستا هەموو شتێک باشە، مادەم دەنگ لە لای ئێوە باشە، ئەوە شتێکی زۆر گرنگە. ئەگەر ئەو کاتێک کە قسەم لەگەڵ کاک بروسکا کرد ئەگەر دەنگی ئێوی ژوەرگرم بزان چۆنە. سڵاو کاک بروسک، ئەم کاتت باش. گەلێک سپاس کاکتوانە، هەمووی باش. هەموو شتێک باشە. دەنگ باسی کۆرۆنا لە سوید باشە، پڕ کەیفە منە، نانی ناوبەرێکە ji بۆ من ku استراحەت ez bikem û pirtûk bixwînim û pirtûk binivîsim، نانی گەلێ من نییە. زۆر زۆر باشە. ئەزیزان ئەگەر پێم بڵێن دەنگی کاک بروسک چۆن بوو سوپاسدانەکەم. کاکا سۆ دیلان بەخێر بیت. کاک پێدرامی شەهلایی سڵاو بۆ تۆ. کاکە ئاران سڵاو بۆ تۆ. پێشەوا کاکەی سڵاو بۆ تۆ. سوپاس بۆ ئەزیزانەی کە لەگەڵمان. خۆشحاڵە بم ئەگەر پێم بڵێن دەنگی کاک بروسک چۆن بوو، بۆیی هێواش شاش ئێمەش دەستکەین بە بەرنامەکەمان چەند دقەیەک دوا کەوتین. سوپاسدانەکەم ئەگەر بتوان هاوکارمان بن بە شەیرکردن و لایک و کۆمنتەکانتان کە بتوان زۆرترین کەس ئەم لایڤە ببینێ و ئێوەش هاوکارمان بن لە بڵاوکردنەوەی ئەو ڕۆشنبیریە موزیکی کە ئامانجی ئەم بەرنامەیە. سوپاس کاکە شەهرامگیان کە ئێستا دەنگەکە باشە. ئەنجا با دەست پێ بکەین. هاوڕێیانی ئازیز، ئێوە شەتوان بەشدار بن لەگەڵمانە بە کۆمنت، بە تێبینی و بە سەرنجەکانتان. ئەمەوێ بە خۆشحاڵی و پێتان بڵێم زۆر بە شانازیەوە لەگەڵ یەکێک لە باشترین ڤایۆلینژەنەکانی کورد و ئەتوانم بڵێم کە شانازیەکی گەورەی ئێمەیە، گەنجێکی گەرمیانی ئێستا بووە بە جێی شانازی هەمومان لە ئەوروپا لە باشترین شوێنەکانە کۆنسێرتەیە و خەباتکارێکی جوانی ئێمەیە بۆ موزیکی کوردی کە من خۆم بەسەربەرز دەزانم کە ئەمڕۆ پێکەوە گفتوگۆیەکی جدیەکەین و گفتوگۆیەکی ڕەخنەگرانە ئەبێ کەمێک بە ئومێدم گفتوگۆی ڕەخنەگرانە ببێتە هەوێنی گۆڕانکاری موزیکی کوردی و بتوانین ئەو فەوزایی ئەو جۆرەك لە ناتەواوی کە ئێمە پێمان وایە ناتەواویەکەی لە موزیکی کوردیە لە ڕوتی موزیکی کوردیە بتوانین بە هەموو لە قسەی لەسەرکەین و ئەم قسانە لە خەڵکانی وەکو پسپۆڕ وەکو کاکە بروسک و ئەو کەسانی کە لە پێشتر لە بەرنامەکە هەموو ئەو کەسانە بوون کە شارەزان یا توانیویانە شتێک لە مۆسیقای کوردی
دروست بکەن من بە ئەرکی خۆم زانیوە لەوانەوە دەست پێ بکەم و قسەی ئەمان ئەزمموی ئەمان زۆر گرنگە بۆ ڕەوتی موزیکی کوردی بە هەموو موزیکی دنیا کە پێشکەوت پێشڕەوەکانی موزیکژەنانی وڵاتەکانی خۆیان بوو ئێمە ئەم کەسانی کە وەکو بروسک هەمانە ئەمە دەستکەوتێکی گەورەی مەزنیە میلەتەیە بە ئومێدم کە زۆرترین کەس لە یوتیوبە بە سەیری کارەکانی بکە دڵنیام کە سەربەرز و دڵخۆشە بێ. دووبارە سڵاو کاک بروسک چینە ناو باسەکەمانەوە لەبەرەوەی کە لە کوردستانە لە فەوزای سۆشیال میدیا دڵنیام ڕەنگە جوانەکان دەنگە جوانەکان موزیسیانە باشەکان خەڵکە باشەکان کەمتر دەرەکەون تۆش کە هەم خەڵکی باشووریت من یەکێکم لەوانەی کە وامزانی خەڵکی باکووریت بەستمەوە بۆ ئەو فۆزایی کە لە سۆشیال میدیا هەیە دووەمی شانەوەی کە تۆ بە کرمانجی قساکەیت ئەوەش زۆر جار سەرمان لێ تێگەیە ئەنجا بۆیە پێم باشە لە زاری خۆتەوە خۆت بناسێنی ئەمە بپرسم بروسک چێە من بروسکە بۆ ناردم بروسک 57 لاپەڕە بوو ئەو کاتە بۆیە حەزەکەم خۆت بناسێنی کە ئەو ئەزیزانی کە لێرەن بەشێکان زۆربەی جەنابە ناسن هاوڕێشتن و هەنێکیشیان نارناسن حەزەکەم ئەوان بناسن. Ez karim bi Kurtî bêjim ez li Almanî li dayîk bûme li Swîd ez mezin bûm û heft salî min dest bi keman kiriye û piştî wî min sê zanînge xwendiye yek ji li bajarê Göteborgê bachelorê min û masterê min li Stockholm xwend û ya dawî solîst dîploma min li Zûrî xwend û îro jî wek mamoste û wek viyolîncen ez kar dikim li گشتی پرانی ئێروپا. بەڵام بەشێکی کارەکانیشە مۆزام ساڵانە گەڕیتەوە لە ئامد لەوێش هەردەرسی تایبەتەڵێتەوە. ئەگەر ئەوەمان پێ بڵیت کاکە بروسک لە دایکبووی ئەڵمانیا بەڵام دایک و باوکی خەڵکی ڕۆژاوایە ڕۆژهەڵاتە دایکیش خەڵکی زەنگەنێ ئازانم ئەگەر هەڵە نەبووم بەڵام ئەوەی کە بۆ نمونە بۆ کەسانێک کە لێرەن سەیرە کاک بروسک بە هۆکاریوی کە ماوەیەکی زۆرە لە دیاربەکرە بۆیە زیاتر بە کرمانجی قسەی کردووە بۆیە زمانی سۆرانەکەی کەمێک ئەوە نییە لەلا قورسە بۆیە ئەشێک بەشێک لە قسەکانی ئەوە بە کرمانجی قسەکە ئەگەر هەچ کەسێک تێنەگەشت ئێمە توانی هاوکاری بین و بۆی دووبارە بکەینەوە بۆی بتوانین لە زمانەکەی تێبگەین. کاکە بروسک تۆ ئەزمونێکی دوور و درێژە هەیە لە خوێندنی مۆسیقای کلاسیکە بەڵام ئەوەی کە من ئەزانم تۆ موزیسیانێکی خەباتکاری کوردی ینی ئەتەوێ مۆسیقای کلاسیک کە ئەوەی کە فێر بوویت لە خزمەتی مۆسیقای کوردیا بەکاری بێنی من حەزەکەم باسی ئەوەم بۆ بکەیت ئەم تێڕوانینە چۆن لەلا دروست بووە. ڕاستی هەردەم من کەینی کەمان دەست پێ کرد من دخواست گوت موزیکا کوردی از لێ بخەم من بگۆ دەست پێ کرد نانی حتا حەست ساڵی من دەست پێ کرد حتا 13-14 ساڵی تەنێ من سترانە کوردی لێ دەخست پر کێم سترانە کلاسیک وسا تەنێ من گۆداری موزیکا کوردی دکرد و هەندێک هونەرمەند دەردۆرێ من هەبوون ئەوژی سترانبێژ هونەرمەندی باشوور بوون ئەو نێزی من بوون من گۆداری دکرد سترانێ وان و ڕاستی موزیکا کوردی هەردەم نێزیکتر بوو کلاسیک ji ber ku ez li Ewropa bûm û vêrê beşê klasîk hebû min qirar da wek bêjim wek profesyonal profession wek kar min hilbijar ku klasîk bixwînim lê helbet min herdem dixwast ku wek zanîngê min klasîk dixwin li herdem dema ku min hebû من سترانە کوردی لێ دەخست و گۆدارێک موزیکا کوردی دڵەکەت هەر لە کوردستان بوو جبر ویژی ئەڵێم دڵت هەر لە کوردستان بوو ڕاستە دلی من هەردەم کوردستان بووە و ڕاستی شانسێ من هەبووە و دەردۆرێ من ژی گەلێک کەسان پر
باش و کوردی دلسۆز هەبوونە ji ber wê jî min fêrî kiriye ji van tiştan rastî ku bi klasîk min bi durustî belkî 15-16 salî min dest pê kir tarzê klasîk ew jî lê herdem ew موزیکا کوردی نزیکتر بوی ji dil nêzîktir bûye û gelek kesekî jî bandoreke mezin hebûye ji ber ku ez li Göteborgê mezin bûm hevalekî min hêja û birê mezin Kakpêram Şelayê em yek zanînge em mezin bûyne li yek kolej em mezin bûyne û herdem piştgirî min kiriye û wêrê min gelek eleqedar muzika kurdî ئەو باندۆرێ من بوو ji بۆ ئەڵەقەداری موزیک. کاکپێدرامی شەهلایی چەند بەرنامەیەک پێشتر میوانمان بوو یەکێکە لە عەزیزەکانمان کەیبیش شانازیەکی تری ئێمەیە کاکە بروسک وەکو ئەزانین جیاوازی مۆسیقای کلاسیکی ڕۆژئاوایی یا ئەوروپی لەگەڵ موزیکی کوردیا بەهۆی ئەو چارەکە تۆنان یا ئەو کە پێم پێڵێن چارەکە تۆن یا کۆمایانی کە بەکارهێنین جیاوازە ئایا تۆ چۆن توانیتە هەم لەبەرەوەی کە لە کوردستانە تا لە باشووری کوردستانە هەمیشە ئێمە کە خوێندکاری بەشی موزیک بووین کە زیاتر موزیکی کلاسیک مانە خوێن هەمیشە ڕێی ئەویان لێگرتین کە موزیکی کوردی لێ نەین لەبەرەوەی کە ئیتر بۆ مۆسیقای کلاسیک پەنجەکانمان شاشە بێ یانێ نەشاز دەبێ ئایا تۆ چۆن توانیتە ینی بۆ نمونە موزیکی کوردی دڵێکی کوردی و چۆن توانیت لە ناو مۆسیقای ناو ئەوروپیەکانە جێگای خۆت کەیتەوە ئایا ئەم جیاوازی موزیکیە ڕێگر ینی چۆن توانیت ئەم تایپە ئەم دوو بەشەیان ئەم دوو چەناڵە لە یەکتری جا بکەیتەوە؟ بەڵێ ئەو پرسیارێکی پڕ باشە یەکەم تشت ku tu strana Kurdî lê xê ew ê pengê te têk biçî ji bo klasîk muzîk rast e hendek teknîk cuda hene lê ji bo întonasyon te behsa întonasyon kir ji bo behsa întonasyon ew nerast e niha ez karim wek nimûne ez bidim te ku nav klasîk muzîk pir koman hene pir koman hene ez karim wek nimûne ez bêjim bax partî te bibe belki 20 li 100 wî komaya lê ew meselekî dûr û dej em dikarin ser wî jî niha baxivên paş lê koma çi ye û naturel çi ye pirsyara yekem ew e ku em dibêjin hendek ton naturel e hendek ton koman e ew bi min pêvekê şaş e ji ber ku koma jî naturel e xwezayî ye niha çima Ewropa klasîka Rojava rast e koma piçik wind bûye ew jî dîroka wî heye berê 300-400 sal întonasyon ferq bû li gir îro pir ferq jî bû wî demê kengê te amûrek çê dikir amûrekî bi taybet ege amûrê perde bana çekûş piyano çembalo ew hemî amûrê çekûş in wî demê van amûr tenê tu dikarî akordê wî çekê ji bo yek rêz dile yek gam nanî bêjin wek nemûne te dikarî tenê ji bo do major tu bikarbînî te rê major te lê xiste ba pir şaş derdikeve ji ber ku întonasyonê wan tenê ji bo yek gam bo yek scale niha belê bo yek scale tenê do major nan la minor ew tonîk e ji ber ku ew pirsgirêk pir zêde çê dibor ji ber ku her stranek amûrek lazim bû ev mesele nav rojhelata navîn heye niha tar û dudu ev mesele jî heye ji wî demê dixwastin ku amûrek bibînin ku hemî rêzele tu bixwazî bikarî lê bixî ber wî jî formülek dîtin ew jî ser formula matematîkê Pythagoras e equal temperament formülek dîtin ku hemî ton piçik şaş bikin
داكو همي رزلت بكاري لخي نها ايرو بيانو يا ايرو نا چمبل ايرو انتوناسيون همي تون شاشة ليه اف دابش كرن چكرن داكو بكارن همي ستران لخن و همي رزل لخن پشتی ویجی موزیکا روجاوا کلاسیک پیش کرد و بلکه نافسترانک مودولاسیون چه بید سه چار رزله هیا الماجور چه دو مینور چه رزله کدید چه جبروی وی آمور لازم بو و جبروی وان کما وندا بونل ناف کلاسیک روجاوا گوه ام دزانین لیکولین و علم و زانین ام دزانین که گوه پرزو تشت فرد به تشتی باش فرد به تشتی شاشی فرد به نها اف 200-300 ساله گوه انسان هین بویا انتوناسیون اف ایکول تمپرامنت هیدی تاثیر جه گوه مکریه لی نها هیدی هنده کس که پر لیکولین تارز باروک دکه و دگرن جبو و انتوناسیون کوما نها اسکارم بجم دسپیک باخ شکن بر ری ماجور دسپیدکه ری ماجور اکورد ری ماجور ری فا دیز ولایا لازم تو بی فا دیز کوما لخی دا کو درست ترکبه جبوی ام نکارم بیجین که کوما ناو جمعه هیا الویرتونه نها ام نکارم میزه چند هنر روجالات ناوین به تایبت کردان جی بکن ویره جی وندا بویا کوما بگشتی جبر کو اف بی سی سالا دیجیتال هاتیه و سالا نواد گلک آلبوم تومار دکرن به اورگ جی تنه یک جه کومایوی هیا وی کوما هین بوینه پشتی 20 سال گویمه فر بی گل وی کوما فر بی انتوناسیون ابسولوت نیه اف پر گرینگه جبو موزیسین بزانه کو انتوناسیون ابسولوت نیه سر او دمینه کو وی تونه گردای کی جان تونه وسا تو دزانه کو شاشه نه بله يعني بو نمونه اسا لاميري بيانو بلين تونكان ثابته يعني بون بس لقلك اميري فايولينا جوازه يعني تو فايولين لرجاي جوجكو بنجو اتواني بدوز بس كبون بنجا لسر بيتك يا تشكشكي بيانو داني تونكا ثابته يعني لو كاتا من بله شلون اتواني يعني بو ما بس تكي من هو بو اميري فايولين كتو جنياري فايوليني جاكرنوي ام كومان يا دوزينوي تونا او توناني کە بە دروستی لە مۆسیقای کلاسیکی ئەوروپیا گوێیان پێڕاهاتووە چۆن توانی ینی مەبەستمە بوو چۆن توانین ئەمە بدۆزیتەوە من ئەو دخواست بێژم کو نەها ژبەر کو ئینتوناسیۆن پر فلێکسیبلە نانی لازمە کو جێ می بەلکی gelek ciyan wê hebe ne faş û ser ew me girêdayê kîjan tona ji bo wê min dixwaz bêjim ku ji ber ku min stranê Kurdî û biçûkatî min lê xistiye fêdekî ji bo min bûye ji bo nav klasîk yani pêçewanekî ew ye ke to sûdê lê wergirtiye bo dozînewe rast e ez biçûkatî gelek kes digotin ku dibî lazim e ku tenê klasîk lê xêda ku paxij bimîne tesîrê tarzî dîn neke yan jî gelek kes digotin ku kes Kurdî lê xêd û klasîk lê xê ew tesîr ji hevdû bike paxij namîne lê ji mesela întonasyon ew tiştek ne rast pêçewanekê rast bele niha ez mesela koma pir dûr û dirêj e ez kan wek min Kurdî halî bûm eger ew biradranî ke li nav layvan eger kesek têne giştî bêt etwanî bû şerhkeyîn silav kak gîwa kak rebas silav rêzê bot کاک شهرام تەسەورەکەم لە ڕووی شەرحکردنەوە بە ئامێر تۆزێک زەحمەت بێ لەبەرەوەی ئەوێ تۆزێک کاتی بەرنامەکەمان ڕۆشتۆ بەڵام ئێمە ئەتوانین لەگەڵ کاک بروس کا بەرنامەی ترکەینەوە ئەتوانین لەسەر زۆر لایانی تر قسە بکەین کاک بروسک یەک شتی تر ئەبێ بچینە ناو ئیتر
ئێواشەش باسەکانی تر ئەویش ئەوەیە ڕەوشی موزیکی کوردی وەکو موزیکژەنێکی پرۆفشناڵی ئێمە من ئاگام کە ئاگادارم کە ئاگات زۆر باش لە باشوورە لە باکوورە لە ڕۆژئاوایە و لە ناویشە ئاگات لە مۆسیقای ئەوروپاشە ڕەوشی موزیکی کوردی چۆن هەڵەسەنگێنی ئەگەر ئاگات لە باشوورەوە بتانی پێمان بڵێ چۆن بڵێ ئەو بڵێن کەسەی تیڤیەکە یا لە ڕێگای سۆشیال میدیا یا ئەو هەواڵانی کە هاتە تەڵان گفتوگۆ دەکەن لەسەر مۆسیقای کوردی تۆ ڕەت چییە لەسەر مۆسیقای کوردی لە ئێستا؟ ئەو پرسیار لازمە کە تو بچووک بکەیت داکو ئەم بزانم سەر چ داخبین ئەم دیارکەن نام موزیکە کوردی ئەم بەحسا موزیکە فۆلکلۆر دکەین ئەم بەحسا موزیسیەن دکەین ئەم بەحسا ئەو کەسێک و لەسەر ستەیجن ئەم بەحسا کۆمپۆزیتۆر دکەین ئێمە ئەیبەستینەوە بە لەبەرەوەی کە وەکو جەنابکە لە بواری موزیکی کلاسیکە تەجروبەیەکی باشە هەیە و بزانم زۆر کەسیش چەند جارێکی سەردانی باشووری کوردستانە کردووە ئاگال لە ڕۆژی موزیکی کلاسیکی ڕۆژئاوایی هەیە لە کوردستان لەوەوە بازنەکەمان بچکۆلاکەینەوە ڕەوشی موزیکی کلاسیکی ڕۆژئاوایی چۆن هەڵەسەنگێنی لە باشووری کوردستان نمونونەکەمان با باشوور بێ بەێ نەها من گەلێک وڵاتان دیتیە تایبەت ئەس بینم چ شتێکە لە ڕۆژهەڵاتە ناوین شاشە ئەوژی دبینن و پر بەسەر نامی قیمەتێکی مەزن دبینن کلاسیک موزیک گەشتیە ئاستێک و تەنە بیە پرستیژ ڕاستی ji bo wek biye gelek kes roj li hatana min bêje ez akademîsî me û klasîk muzîk xwe bi bilindî dizanê li tarzî dî ew pirsgirêkî mezin e ev jî bi giştî li rojhelata navîn heye bi taybet Kurdistan mesela ku niha li başûr çawa ye ez dibînim ku pirsgirêk ew e ku em nigeştîne wî ji bo komelge ne lazim e ku em klasîk terkîz ser klasîk bikên ew beşa yekem e ji bir çi tu bixwazî klasîk tu bigê astîkê cîhanî em bêjîn lazim e tu li biçûkatî vî çandê pêşkêşî zarokan bikî û em dizanin ku li belkî 1000 vîolonjen an 1000 çelojen belkî 3-4 kes derkeve niha em dikarin vî tiştê bikin ne problem em dikarin li destpêkê tenê muzîka klasîk ders bidin zaroke lê zererê wî çi ye zererekê wî heye nanî ew tu tenê bes klasîk pêşkeş bike ew zererê çandê hunerê Kurdan dide ez vî bêguman bawerê min nêrîna min ew e ji bir wî ez dibînim ku bo min giring e ku baştir terkîz ser çandê hunerê Kurdan bikin pêşî li ser çandê rojava klasîk bikin niha ez dibînim ku li înstîtûta bêjin wek li Bakur û Başûr ez dibînim ku xwendekar û mamoste jî li pitir xwendekar geştina asek tenê nota fêr dibin wisa difikirin ku ez vî konçertû hemî nota ez bizanim ez bikarim lê bixim temam ez amade me ji bo konser na wî qunagê li bêjin li Ewropa ew qunag li 12 salî ye 12-13 salî ku tu hemî nota bizanî piştî wî dest pê dike wirdekarî biçûk nav klasîk muzîk ew jî ser dimîne ser perwerde dimîne ser komelge dimîne ser mamoste dimîne û ez karim wek nemûne bijim kaktuane ez 2012 her du sê meh ez li Amed bûme
دەستپێک من ئۆرکێسترایەک میێڤان کرد وەک سۆلیست من پێشکەش کرد پشتی ویژی هەر ساڵ بەلکی 2 جار ئەس دەچووم وێرێ کۆنسێر من دەدا و سترانێ بێژین وەک کلاسیک بێتۆڤن و لێ ئەس پشمانم نەهات vî tiştê ji ber ku ev fêdî niye ji bo komelgaya Kurdan neha ji ber ku heta ben min didît ku tesîreke mezin dikir ji civata min didît ku her car ez diçûm min tiştekî klasîk lê dixist wisa difikirin ku çanda hunerê Kurdan kêm e ji ber wî û pir rêzgirtin klasîk digirtin ji ber wî ez niha ev 3-4 salê dawî ez pitir anî tiştî Kurdî lê dixim ez dixwazim tiştî nû aranje bikim û vî tiştê bi wan pêşkêş bikim rastî ez dibînim ku em lazim em diyar bikin ku armanca me çi ye ew înstîtûta hene li Başûr û Bakur û Rojhilat û Rojava armanca me çi ye armanca me ew e ku em bigêne astekî cîhanî klasîk baş e eger armanca me ew e lazim e em bibînin zererê wî çi ye bi min ew rêyekê şaş e lê nan armanca me tiştekî diye niha ez karim bêjim ji ber ku çand û huner li xeternak e em nikarîn tenê tiştê derve import bikin lazim e em bingehê çandê xwe biqwet bikin piştî wî em dikarîn dest pê bikin bi tarzî dîn کاک بروسک تۆ هەستەکەی ینی بە بڕوای تۆ ئێمە نەمانتوانیوە ئەوەی بە پێویستی ئەوەی کە زەڕورە لە مۆسیقای کوردیا ئێمە ئامانجەکەمان دیاری نەکردووە تەنها ئەتوانم بڵێن لەناو بازنەیەکە ئاخولینەوە کە کۆمەڵی خەڵک فێری نۆتا بێ نۆتە لێیە و نازانێت بۆ نمونە پارچەیەکی باخ لێیە بەبێ ئەوەی کە بزانێت چی هەیە وردەکارەکان لە پشتیەمەوە تەنها نۆتەکەی لێن ئەتەوێ بڵێ لە باشووری کوردستان هێشتا لەم قۆناغاین نەماتوانێ و بگەینە قۆناغەکەی تر نه هەر کەس مێزەکە کاکتوانە ez behsa xwendekar nakim nayê taybet ez behsa komelger bêjim ku eger tu bixwazî komel nanî tek tek ez bawer kem tek tek niha îro jî bi vî rewşê dikarin pir baş derkeve lê ev tek tek e nan talentekî xwezayî heye nan pir bi wî balkêşe her lêkolîn dikir ew tek tek lê em bixwazin komelgayekî bigiştî em bigihîne astekî klasîkê cîhanî lazim e ku em vî çandê li destpêk li 7 salê em dest pê bikin nan ne 7 salê ew jî direng e li 3-4 salê em dest pê bikin û ez bawer dikim ku rast e tu dikarî vî nanî em dikarin vî tiştê bikin lê ev asîmêlek e em bi destê xwe asîmêle dikin ji bo çandekê bêgane û ji ber ku çandê me cêxwe negirtiye nav komelge em nikarin vê karê bikin heta cêxwe bigirê pişt cêxwe girtiye tu dikarî her tişt bikin nav înstîtû ez behsa înstîtû dikim ئەگەر یارمەتیەکی بۆ چوونەکەی ترە ینی تۆ بم بۆیە و هەواڵانی کە ئەگەر لە بۆچوونی تۆ تێنەگەشتم بە کورتی یەک تۆزەڵێم کاک بروسک پێی وایە ئەوەی کە لە باشووری کوردستانە یا لە باکوورە ئەیبینێن ڕێزێکی بێپایان لە موزیکی کلاسیکە گرن بەڵام لە ڕاستیە ئەمە ڕێگە هەڵەکەی بە بۆچوونیە و لەبەرەوەی کە پێویستە مۆسیقای کلاسیک ئەگەر ئێمە ئامانجوانەیە مۆسیقای کلاسیک بە ئاستێکی ژەنینێکی جیهانی بژەنین پێویستە لە 7 ساڵیەوە لە پێش 7 ساڵیەوە خەریکی مۆسیقا بێ ئەنجا ئەتوانین بگەینەوە ئامانجە و لە بەشێکی تری قسەکانیان قسەی لەسەرەوە کرد کە بۆ نمونە لەوانەیە ئێمە 50-60 موزیسیانی لە بواری کەمانچە دین بڵێن ڤایۆلینا دروست بکەین بەڵام لەوانەیە دوانیان بتوان ئەو موزیسیانە من کە بتوان لە ئاستێکی جیهانیان موزیک پێشکەشکەن و لە هەمان کاتە ئێمە زەرەرێکی زۆر لە موزیک و چاندی خۆمانین چونکە موزیکی خۆمان فرامۆشەکەین ئەم ئەوەی کە ئەو سەردانانەی باشووری کوردستانی کردووە ئەوەی بەرچاو کەوتووە کە
ینی بۆ نمونە ئەوانەی کە موزیکی کلاسیک لێن بە پرستژێکەوە یا بڵێن بە جۆرێک لە شانازیەوە شانازی بە مۆسیقای کلاسیکەوەکەن لە کاتێکە ئێمە پێویستمان بەوەی بناغەیەکی موزیکی کوردی دابنین ئەنجا ئەتوانین بچینە ژانراکانی ترەوە بۆ چوونی کاک بروسک لەسەر ئەو بابەتە کە منیش 100% هاوڕاتم ئێمە لە کاتێکا کە ئێمە خۆمان نەناسین ناتوانین میلەتێکی تر بناسی هەروەکوەیە کە تۆ مناڵێک لە سەرەتای فێربوونی زمانە ئێمە بە زمانی ئینگلیزی فێریکەین تاوان زمانی کوردیەکەت باش نابێت ئێستا بزانم ئێمە لە باشووری کوردستان ئەشێ لە بەشێکی باکووریشا هەمان کێشەمان هەبێت ئەگەر من بچمە لای پرسیارێک کاکتوانە بەس بێز بێژم ئەم دکارێ ناو کلاسیک ئەم ڕۆژاو کلاسیک ji ber ku lêkolîn çêbûye lêkolînê keman amûrê keman em bêjîn wek nimûne amûrê dî jî hene lê amûrê keman lêkolîn bîye li sal 1560 kengî amûrê keman bîye standard çêkirina wî li wî demê gelek lêkolîn kirine ev lêkolîn ne girêdayî tarzê klasîk e ev lêkolîn ser amûr e amûr çawa tu bikar anî Niha amûr dareke çar têla û kevaneke û kombînasyonê wî hene lazim e tu van kombînasyon bizanî em dikarîn vî tiştî pir fêre bikin ew tiştekî diye niha 1700 pirtûk sê pirtûkî pir girîng ser amûr çêkirin amûrê kevan ew behsa فوزیک dike ew amûr çawa bikardanî nanî eger têlê sol bî şêweke eger têlê mî bî şêwekî diye kevan van tişta tu dikarî nav hemî çandê hunerê û tarzê bikarbînî ez wek metafor ez bêjim weke tu van teknîk hîn bibî weke weku terzîk hîn bibe ku çawa bidûre cil bidûre kenge vî teknîkê hîn bû tu dikarî strana Kurdî lêxê nan bêjim cilê Kurdî çêbike cilê Sînî çêbike nan cilê qat çêbike ya Amerîkî lê ew teknîk em dikarin fêre bikin ئێمە پێویستە ئۆکێ کەواتە ینی بچینە ناو ئەوەیە کە ئێمە بەڕاستی من ئەمە بۆچوونی منە ئێمە لە ساڵانی 1970 لە باشووری کوردستان ڕەوشی بڵین هەموو ئەو کەسانی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی هەولێر دۆک فێر بووە و لە زانکۆکانە ئێساش هەر بە میتۆدی ڕۆژئاواییە و بە درێژایی من 9 ساڵ خوێندنی ئەوەی کە بینومە هیچ فۆکسێک نەکراوەتە سەر مۆسیقای کوردیانی ئێمە لە قۆناغی پەیمانگا بەشێک هەبێ ڕۆژهەڵاتی بێ کە گرنگی بین بە مقاماتی کوردی بە دەنگبێژی کوردی بە ئەو بابەتانەوەی کە خوێندومانە مۆسیقای کلاسیکە منیش لە لێرە هاوڕای کاک بروسکم کە ئەشێ ئەمە یەکێک بێ لەو کێشانی کە مۆسیقای کوردی نەیتوانیوە لە ناو کۆمەڵگایە پێگەیەکی باش بۆ خۆی دروست بکە بۆیە هەمیشە ئینسانی کورجوێ لە تورکی و فارسی و عەرەبی و ئەوانە گرتووە چکە مۆسیقای میلەتەکە خۆی نەیتوانی و خۆی دروست بکە بۆیە ئەمەوێ بە بروسک بڵێم ئایا ئێمە ئەوانەی کە لە مۆسیقای کلاسیکە کارەکەن لە باشووری کوردستانە ئێمە بەتایبەتی لە شاری سلێمانی ژمارەیەکی ئێجگار زۆر ئەو خوێنکارانی کە لە پەیمانگا و مامۆستاکان زیاتر ئەتوان بڵێم ئینتیمان یا خۆشەویستیان بە مۆسیقای کلاسیکە ڕۆژاوایی هەیە من ناڵێم مۆسیقای کوردی ناکەن بەڵام زیاتر فۆکس لەسەر مۆسیقای ڕۆژاوایە ئایا ئێمە لە جیاتی دووبارەکردنەوەی مۆسیقی کلاسیکی بتۆڤن و بڵین نازانم پاگانینی و پارتی تای باخ و ئەمانە بین لە هەناوی موزیکی ڕۆژئاوایی کەڵک وەرگین مۆسیقای کوردی پێ بنیاد بنین یا ئێمە هەر لەسەر ئەو بازنەیە بین کە چەند ساڵە لەسەری ئەسوڕێنەوە ینی من دڵیام کە تۆڵێ ئەبێت بچینە سەر بەشەکەی تریان فۆکسکەینە سەر مۆسیقای کوردی و ئەو میتۆدانەی تر بەکاربێنین بەڵام چۆن ئێمە بتوانین سوود لە مۆسیقای کلاسیک وەرگرین بۆ پێشخستنی مۆسیقای کوردی پرسیارەکەی من لەوایە بەڵێ یەکەم تشت ئەوە کو مەسەلا ئەم دیارکەن و منزورە من چییە و ئەم کوردی پێش بکەوێن پێشی هەر تشت نەها وەک نمونە کەس
هي الهنغرستان مجارستان كوداي كومبوزر سلطان كوداي او دقود كو تو لازمه كو كنگ تو زاروك تشت هندكي آمور هندكي نموزيك هندكي لازمه او ماتريال تو وان هندكي گریدایی چاند و هنر وی ولاته به او لازمه جبر كو وسا هند به وگاوه ام بیجین لسوید زاروك 7 سالی سترانه که بیجین یا زاروکی ویره اس کلاسیک هند به یا درسی یکم باف كل صالون رونشتي ميزه تلفزيون كي تزاني كو اف ميلودي شاشه نان شاشه بلكي نه موزيسيان يجيبي يعني كوملغا حميد زان كم وان ميلودي تشهنا لازم ويري او سبيكر لازم كو ام ميثود جبو برتوك جبو زاروك سر ميلوديا كردي بيت او يكم كو بناسن گریدایی چند هنر هبه کو وسا پیش دکوه مگ بحثا گوه کر کو زو هند به و زو فرد به تو تن نوتت بینی چشتکی نابید نوتت بلکی 20 صدر موزیک تن هستکه او یادید بسر در دورته یا او یک لازمه کو ام پرتوک ميثود بخوان كلاسيك جي هم بي لازم سر ميلوديا كردي بيت دسبيك اگه ام بخوازين چند هنر كردي بپاريزين لازم وصابه اگه ام نخوازين وكندك ولاتن هن الجهانه كو چند خو وندا کرنا او جي تشتكي ديا لا او لازم بشتي بي لازم كو ام فایده بکن جه گلک لیکولین کل جهان کرنه و وی فایده ام میزه بکن ها اف باشه ام تکرن وی اف تکرن ام فایده ملودیا کردان جه بکن نانجی ام وی تکنیک بکن ام بگهارین بکنه تارزه که خواه جه بو او جی گرینگه نها مسئله تدگوت چما ام ناگینه آستک و ترزینو چما چنابه لازمه که دو تشتنه دوباره کرن جب کنگ آمور هند بی دوباره کرن پر گرینگه او تشت که هنه نانی بلکه تو گوداری هنرمندی دیدی که آمورجانی دیدی که نان ما مستخور که تو وی دوباره دکه دوباره دکه حتی تو وی آمور هند بی کنگی تو آمور هند بی وی دمه دست بده که کو لیکولین بکه و تایبتمندی خود تو ببینی ام نگشتن وی آسته او پرسکرکل باشو ام نگشتن وی آسته کو ام وی تکنیک آمور ام بجه بهلین ام بگینه آس کناغه کدی کو ام لیکولین بکه لیکولین جی چیه لیکولین او کو تو ریسک بگیری ریسک بگیری 90% شاشته به او بیگمانه بلکه تو 10 کنسرت هبین نه لوان باش در ناکوه لی او یک تو درد کوه او پیشکتنه جه بو هنر ام نگشتین وی آسته جبر وی تا بحثا کلاسیک روژا و لازم ام وی بگین وی آسته پیشی زانینگه زانینگه چیه؟ زانینگه ام دبی رولا انستیتوت ببینه رولا انستیتوت تنه لیکولینه لازم لیکولین بکی نه او انستیتوت تایبت موزیک نه او کو ماموسته بیجید خوندکار اف فرموله اف درسته اف راسته اف ری راسته انستیتوت که واسه هبید باشتر نبه بس یەک پرسیارم بۆ دروست بۆ من زۆر جار لەگەڵ موزیسیانی کورد ئەوانی کە بە تایبەتی لە ئەوروپا خوێندوومە زۆر جار پرسیاری ئەوم کردووە کە ئایا ڕۆڵی کتێب یعنی ئەو لێکۆڵینەی کە جەنابە باسێکەی ئایا ینی بۆ نمونە ڕاستە تۆ کەسێکی پێرفۆرمانسەکەیت بەڵام ئەونی من ئاگام لە قسەکانی توێ ئەونەی ڕیسێرچەرێک بیرکردنەوەکانە وەکو ڕیسێرچەرێکە
هەر تەسەورەکەم هەرەوە بێ گۆڕان توی جیاواز کردو لە ژەنیارێکی تری کورد کە بتانی لە ئەوروپا جێگای خۆت بکەیتەوە. ئایا ئەو زانینگانی کە تۆ لێت خوێندەوە زانکۆیانە بەشێکی لەوە پەروەردەی ئامێرژەن هەرەوەی فێری ئامێرژەنی یەکەن یاخود ڕۆشنبیریەکی گشتی موزیکیشی پێبەخشن لە ڕێگای کتێبەوە؟ تێگەی لە پرسیارەکەی من یعنی من کاکتوانە ئینستیتوت هەلوێرە گەلێک فەرقن ئینستیتوتێکی فەرقێت ئەم نەکەوان بێژین لە ئێروپا وسایە و باژێر بۆ باژێر فەرقن ناو ئینستیتوتژی فەرقێ سەر ئەوریمێکیژە مامۆستە تو هەلدەبیژێری ڕاستی بگشتی ئەف تشت هین ناکەن vêrejî hîn nakin ev jî em dikarin behsa vêrejî bikin vêre qeyranekî mezin çêbiye ya muzîsyen paşê ez karim wî em biçin nav wî mesele van tişta hîn nakin ew ser termînet tenê ser termînet ku ew jî ji ber ku vêre ev çand pir qewet e derdorê te muzîsyen ev fikre hene ku çavan teknîk bikarbînan hestnan filosofiya muzîk ew derdorê te hene nav bigiştî nav înstîtût ew kêm e ew jî ji ber ku ez bawer dikim li Ewropa û Amerîka ew ê demekî nêz reformek çêbibe li nav dersdanê muzîk. بەڵێ ینی لەوێش ئەوینێ بەڵام تۆ ینی بڵێن کۆمەلگاکە و قۆناغەکانی خوێندن لەوێ بە ئاستێکە کە خوێندکارەکەی وا ئامادە کردووە کە ئەگەر لە بواری مۆسیقا بخوێنێ بەڵام ڕۆشنبیرێکی وای پێبێ کە بتوانێ ڕێگایەکی تر لە مۆسیقا دروست بکات نەکەوەی کە تەنها دووبارە بکاتەوە. ینی ڕەوشی کلتوری ڕەوشی ئیدوکیشن ڕەوشی پەروەردەیی وڵاتەکە لەبارە لەو ڕوانگەیەوە کە لەوانەیە خوێندکارێک لە ناو پەیمانگا هەر کاتێتە ئەو قۆناغۆ زۆر زانیاری هەیە لە ڕووی فەرهەنگی وڵاتەکەی بۆیە لەوانەیە فۆکس نەکاتە سەر ئەو لایەنانی کە ئێمە باسیکەن چونکە ئێمە لە باشووری کوردستان ئێمە لە کوردستانە فەرهەنگی خوێندنمان یا پەروەردەمان پەروەردەیەکی لاوازە ئەم پەروەردە لاوازە وای کردووە کە ئەو کەسی کە بیوێ پێشەنگ بیتر موزیسیانە هونەرمەندە عادەتەن لە دنیا هونەرمەندەکان پێشڕەوی ڕۆشنبیرین یا نووسەرەکانن یا شاعیرەکانن کۆمەلگا بەرەو پێشەوە بەڵام هەستەکەم لە کۆمەلگای ئێمە پەروەردە بەشی ئەوەمان پێ نییە کە بتوانین لە زانینگەکانە بتوانین ئەو بیرۆکانەمان بۆ دروست بێ کە تەسەورەکەم ئەمە یەکێکی دیکە بێ لە کێشەکان بۆیە لە ناو زانکۆکانە لەبەری کە ئەساسەن پەروەردەکە یا ڕۆشنبیری گشتێکە لەبارە کە ئەگەر بڵین تەلەبەکە زۆر فۆکسیش نەکاتە سەر ئەو لایەنە بتوانێت قەرەبوویەوە بکاتەوە خۆی ڕێگاکان بدۆزێتەوە. بەڵێ کاکتوانە ئەز بەگەرم بۆ چاوێ لەوێرە چاوەیە ڕاست گوتنەکە ئینگلیزی هەیە the grass is always greener on the other side نانێ گیا خوێشتر خۆیان دەکە ji دوور ve vêre jî kêmasî pir zêde hene ne her tişt baş e li vir vêrê em dikarin bêjin belkî niha ez dikarim bêjin Swîd wek nemûne ez bêjim li Swîd 5 zanînge mezin heye muzîk 5 zanînge mezin her zanînge jî belkî 20 xwendekarê kemanê wan heye nanî 100 kemanjen ji wan 100 kemanjen belkî sê nan 4 rêyê xwe bîne li nav orkestrayek sê 4 li 100 ji ber wî nanî 90 ji wan ser nekeft nan 80 ji wan li ser nekeft bi vêrê belê kwantîtê pir mezin e ew sê 4 ku pir bitwanin e û van fikre dikin ku lêkolîn dikin tiştê dî dikin nanî ne wisaye gelek kes li zanînge tiştek ji muzîk nizan pêşî zanînge dest pê dikin vêrê jî wisaye lê ew tek ew çarpên ew me behsa ew kir ku çawa em bikarin bigin astekî bilind klasîk lazim e bi giştî nav komelge hebe ev jî ez nêriya min ne tiştekê baş e ji bo Kurdan ji ber wî zanînge vêrê
تركيز ناکە سەر وان تشتا کو وان تشتا بزانێ ئەو سەر ئەو تشتێک پر گرینگە ئەس بێژم کو vêrê înstitût ne giring e rastiyê vêrê Stockholm bixwînî Zurich bixwînî Juilliard School bixwînî ne giring e çi giring e mamoste te ew mamoste rê dide te çawa tu bifikirî mesela li rêya înstitût ev tişt nakin lê rêya mamoste ew dikin ji ber wî jî nav zanînge bêjin 20 kemanjen hene nesî kemanjen hene pir cuda ne ser ew dimîne ew mamoste çi rêbazê wî çawa ye metodê wî çawa ye filosofê wî çawa ye ser vî amûrê û ser muzîk bigiştî ji ber wî jî înstitûta ez barokim em bêjin li başûr nan bakur giringî ew e ku rêbazê perwerde li vî zanînge ew jî girêdayî ew mamoste bêjin ege mamoste teorî bînan mamoste amûr bê girêdayî wî kese ye niha ew kesê gelek kes bêje metoda me ne rast e lazim e em metodekê baş em bibînin metodekê rojava em bibînin vir bînin Kurdistan da ku başîn bin pirsgirêk ne metode niha tu baştirîn metod bibe Kurdistan ege kesekî ji wî metodê fêm neke bêfeyde ye piştî wî yek metod pir kêm e lazim e ege 20 xwendekarê te hebe lazim e 20 metoda te hebe perwerde herkes cuda ye metodek belkî ji bo kesek baş e bo kesekî dî ne baş e ew jî rola mamoste ye ku vekerî bibînî fokus ser xwendekar be ne ser mamoste be gelek zanînge fokus ser mamoste ye mamoste xwe dixwaze îşan bide ku ev tişt ez dizanim ev tişt ez ders didim te tu vî tiştê hîn bibe ev şaş e lazim e ku mamoste pir vekerî mêze xwendekar bike û bi hevra lêkolîn bikin vî mentalîtê çê bibe li înstitûta ez barokim pir tarzî nû çê bibe li zanînge li înstitût کەواتەیەکێک لە کێشەکانی تری بواری ئەکادیمیای تر ئەگەر بۆ مۆسیقای کوردی بگرین و مۆسیقای ڕۆژئاوایی بگرین کلاسیک مامۆستا فاکتەرە گرنگەکەیە کە پێویستە لە باشووری کوردستان یا لە باکوورە مامۆستای وامان هەبێ کە بتوانێت خوێندکارێک دروست بکە بۆ ئایندە بتوانێت پێشەنگ بێ ینی ئێمە لە هەر کۆمەڵە تەلەبەیەک ئەگەر بتوانین ساڵانە 2 تەلەبە 3 تەلەبە بە ئاستێکی باش بێتە دەرەوە لە ناو زانکۆکاکان لە نێو پەیمانگاکان یا لەو شوێنانەی کە بە پرایڤات فێرە بێ ینی بە بڕوای تۆ لەم ڕێگاوە ئەتوانین ئەوە نییە ئاستێکی تر بۆ مۆسیقای کوردی دروست بکەین بله ew jî ser ew dimîne ku armancê ew înstitûtnan armancê wî mamoste çi ye du tişt heye tu dixwazî amûrjenê baş çê bike li înstitût yan jî tu dixwazî musîsyenê baş çê bike ew du tiştê cuda ne tek kes hene û her du başin musîsyenin û amûrjene ew ê musîsyene herê navdarin û tiştê balkêş dikin niha tu tenê bixwazî amûrjen çêke amûrjen niha ez diyar kim ferqê wî çi ye amûrjen ku bes teknîkê amûr hîn dibe û tiştek nota dê wî nane muzîkekê Hesin Zêrek de wî tenê wî dikare dubare bike ew amûrjen e muzîsyen ew e ku rengê xwe dengê xwe hestê xwe û filosofê xwe dikete nav vî hunerê ew muzîsyen e niha qeyranekê mezin çêbûye min got li Ewropa îro bi 10,000 kes hene ku bikarin Paganînî lêxin bê pirsgirêk berê 5-6 sal ne wisa bû berê sal 1905 eger te bikarî ew 24 kaprîsî Paganînî te pêşkêş kiriba ew ê tu solîstek sal tu solîst bûyî îro ne wisaye îro ez bawer dikim bes belkî li Asya belkî 20,000 kes zarok 10 salê hebû bê pirsgirêk bê problem dikarin van 24 kaprîs lêxin û ev ji bê qeyranek çima ji ber ku îro ne tiştekî balkêş e ku tu teknîk pir baş be tiştek kêm e ew jî muzîsyen e muzîsyen jî lazim e ku rîsk bigire niha
کو سرلێدانە ji bo orkestraken bêje ku kesek kursîk vale dibe tutî dixwazin ku vê kursî kesek bibînin viyolin jî bibînin belkî 100 viyolin jin daxwaz bike serlêdan dike ji bo vî kursiyê niha ez dikarim bêjim bêguman ew kes ku teknî wî perfekt e gelek kêm car ew wî karê distîne ji ber ku ew nebese gelek tiştî hene ku girîngtir e nan wek wî girîng e ji ber wî ez bêjim em dibî ji wî astê derbas bên ku tenê nota hîn bibe tenê amûr hîn bibe mamoste dibê ders bire ne ders bire li gel xwendekar lêkolîn bike da ku huner pêş bikeve xizmeta huner bike باش ev jî cîhanî ye باشە تۆ هەستەکەی لە باشووری کوردستان لە باکووری کوردستان ئامێرژەنمان زۆرە یا موزیسیانمان زۆرە îro amûrjen pir zêde ne ji ber ku em van bi taybet egem mêze bikin muzîsyenê ew ku popüler lê dixin li medya ew tene amûrjen e rastî muzîsyen pir kêm in li cîhan jî pir kêm in li Ewropa jî pir kêm e lê ji ber ku gelek kes hene li ber tek derdike besa yani wan besa ku li Swîd 10 kes derkevêt kesê wisa besa ji ber wî ez bakim yek mamoste dikare tesîr ji bajarek bi giştî bike بەڵێ حەزەکەم بۆیی ئەو برادرانی کە لە خەت لەگەڵمانان پرسیارێکیان لێ یەکەم پرسیاریان هەیە بزانم پرسیارەکانیان چییە و ئەگەر تۆ بتوانی جوابیان بیتەوە بەڕێز کاگاراز من بەشێک ئەزیزان بەشێک لە کۆمنتەکانتان نابین چکە چۆتە بەشی ژێرەوە ئەتوانن کۆمنتی تازە بکەن ئەگەر پرسیارێکتان هەیە بۆی من پرسیارەکان بخوێنەوە یەکێک لە پرسیارەکان کاگاراز ئەڵێ ئایا گۆرانی دەنگبێژ شاکیرۆی نەمر لێکچوونێکی نزیکی لەگەڵ ستایلی ڕاپ هەستی پێکرێ ئایا لە ڕووی زانستی مۆسیقا شرۆڤە دەکرێت ئەگەر ئەو لێکچوونە هەبێت دەکرێت بڵێ ڕاپ لە شاکێرەوە سەرچاوی گرتووە mêzeke hemî çand û hemî welat girêdayî hevdûne tu godarî tu biçî hekarî cola me godarî stranê kevin bikey wek blues e van tiştan normal e hatûçûn hebûye wek ziman e zimanê me jî Ewropîn e tesîr kiriye ji herkes nanê tiştekî normal e من هێواشەش کە پرسیارم بۆها پرسیارەکانی ئانیشە خوێنمەوە ئەمێ بگەمە ناو پرسیارەکانی خۆم کاک بروسک تۆ ساڵانێکە ئەگەڕێیتەوە بە باکووری کوردستان لەوێ وەکو مامۆستایەکی ماوەیەک ئەگەر هەڵە نەبن لە کۆنسەرڤاتواری ئارامتیگران بەڵام ئێستا کە داخراوە خۆت بە تایبەت دەرسەڵیتەوە ئایا هیچ کاتێ هەوڵی یاوە لە باشووری کوردستان کە خۆتە زانی قەیرانی مامۆستا هەیە قەیرانی موزیسیان بوونمانێ ئەگەر لە ئەوروپا قەیرانی موزیسیان هەبێ ئەبێ لە کوردستان چۆن بێ ئایا هیچ هەوڵت نایاوە کە بیتەوە کوردستان ینی ئەوەی کە چەند ساڵە ئەزمونیەکەی تۆ ببی بەو پێشەنگە یا بەو پێشڕەوەی کە بتانی دەستێکت هەبێ ناڵم هەموو مۆسیقای کوردی بە تەنها کەسێک چاکە بێ بەڵام بتوانین دەستێکە هەبە ڕەوتێکی نوێ دروستکەی لە باشووری کوردستانە ڕاستی پشتی خوێندنە من 2012 bû niyeta min qet amin nebû niyeta min rastî Silêmanî bû min dixwast ez ê werim Silêmanî wêrê dest bidim ew jî niyeta min qet li nav xeyala min jî nebû min qet Amed jî nedîtî bû û min gelek hewil da lê diyar e ku me rê nedît ku çawa em bêne wir û wî demê şansek bû nanî min seferekî turîstî kir ji bo Amed û çend kesa min wêrê dît û ew jî daxwaz kirin ku dikarî bê verê tiştek bikey û wisa dest pê kir ez dixwazim tiştek bidim min dixwast rol ser mamoste ez bêjim ku ez ders bidim ez ders nadim rastî kengê ez xwendekar ders didim
ez pitir hîn dibim ji xwendekar. Dema ku min xwend min 7 sal li zanîngehê xwend pitir piştî wî min ez tişt hîn bûme ji ber ku her car ez xwendekar dibim gelek tişta ez hîn dibim. Min jî dixwast ez bême Silêmanî tişta hîn bime ji xwendekarê wêre. Ji ber ku wêre zirûfekî diye, rewşekî diye, goyekî diye min dixwast wan bibînim û tişt hîn bibim. Gelek hewl da ne yek car jî ev nêzê 4-5 sal min hewl da ku ez bêm lê çê nebû. توانی پێمان بڵێ بۆ چێ نەبوو؟ Rastî destpêk piçek nêz bû ku ez bême Silêmanî ez ders birim lê ez karim wek nimûne behsa ya dawî bikim. Berî 2 sal ez hatim Silêmanî me 2-3 konser dan. Min hewl da min çend peyam şan ji bo Înstîtûta Silêmanî û ne tenê ez hevalê min ku muzîsyen gel min hatibûn ev jî peyam e-mail şandin lê diyar e ku tiştek ne balkêşe ji bo wan naxwazin ku tiştek ne lazim e ji bo wan em me dixwast em bên wêrê bes xwendekar bibînin. Înstîtût mêvanê wêrê bên û bes xwendekar bibînin û gel wan biaxivin lê bersiv nehat. û me gelek rê me dixwast dûsê cê me dixwast ku rê bibînin ku çawa em xwendekarê wêrê bibînî. Rastî rê nebû tiştek pir min şermezar kir ku me em neçûne înstîtût lê xwendekar hatin hotel û derstandin li Silêmanî. بەداخەوە حەزەکەم و هەواڵانەیە گەر لە تێنەگەشتن من پرسیاری ئەوم کرد کە بۆچی نایتەوە بە کورسان ئەڵێ چەندین جار لە 2013 هەتا 2 ساڵەمە پێش چەندین ئیمێڵی کردو بۆ زانکۆی سلێمانی تەنانەت وەڵامێکیشیان نەیاوەتەوە ئەڵێ ئەوەی کە خەم پێ خواردەوە بوو کە تەلەبەکان لە جاتیەم بچین بۆ زانکۆکە بۆ لایەن تەلەبەکان هاتوون بۆ ئوتێلەکە دەرسمان پێوتون دیارە ئەمە دەردێکی تری مۆسیقای کوردیە لە ناوەندە ئەکادیمیەکانە کە چاویان ئەم توانە باشانە نابینێ کە بێن ینی بروسک ئەڵێ من دیسانەوە وەکو تەلەبەیەکەمەوێ فێر بمەوە کە بروسک توانایەکی هەیە کە ئەگەر سەری یوتیوبەکەی کەن ئەزان کە چەند گرنگە خوێندکار لە بەردەستی بۆ چوونی وەکو بروسکا وەکو مامۆستایەکی گەنجی ئێمە پەروەردەبێ. بەداخەوە کوردستان باشووری کوردستان لێوان لێوە لەم دیوە ناشرینەی ناو کللتور کە بەداخەوە ئەمەش بەشێکی تری مۆسیقای ئێمەی وەران کردووە. نامەوێت زۆر لەسەر ئەوە بڕۆم بۆیە ئەچمە لای کۆمنتێک من وەکو گەنجێکی باشوور داوای لێبوردن لە بروسکەکەم کە باشوور من وەکو شخصی تۆش وەکو کوردستان هەر یەک پارچەیە بەس وەکو گەنجێکی باشوور کە ناوەندەکانی ئێمە ناتوانانی و باوەش بۆ تۆ بگرنەوە من هەچ کاتێکە گەڕایتەوە بۆ کوردستان لە جێگایەکی بچکۆلەم هەیە توانیت ئەنی ڕاستە کاک توانە ez dixwazim bêjim ku ne zererê wan bû zererê min bû min dixwast wan bibînim tiştîn bibim zerer ji rexê min bû ku min wan nedît rastî. بەس بە ئومێدم ئیشەڵا ئەوە نیە لە ساڵانی داهاتوە ئەو ڕێگایە دروست بێ. ڕۆزەخان تێبینیەکی هەیە ئەڵێ ئێستا باشترین وازام دووسێ کۆمنت لەسەر یوتیوب هاتووە ئەڵێ ئێستا باشترین مامۆستاکان لە یوتیوبان ئەگەر یەکێ بێ فێری مۆسیقا بێ لە یوتیوبەوە فێرە بێ چییە لەسەر ئەم بۆ چوونە؟ ڕاستی یوتیوب tiştekî pir guherî ye ji bo muzîsyen tu dikarî mêzeke amûr hînbûn bidîtin gelek tişt tu hîn dibî tu dikarî bes vîdyo bibînî gelek tişta hîn dibî rast e û ew bi tu dikarî van hemî vîdyo mêze bike û gelek tişta hîn bibî rast e û îro ne wek berê ye înternet heye her tişt heye lê hende tişt lazim e nêz tu tiştîn bibê ew jî ne rast e tu dikarî teknîkê keman hîn bibê û til û kîjan til û kîjan not dikar bi YouTube hîn bibê lê gelek tişt hene ku wisa hûrdekarî ye tu nav yek ode jî bî zehmet e tu van bibînî ew jî ser mesela müzik
نتنه نوته از خوان بيجم كو موزيك هنرا دمه كو چاوا دم بكاردنه هنرا نفسه چاوا نفس دگري هنرا او كو چاوا لسر ستيج پیشکش دکه وان تشتان همی تنه تکاری نزدیکی ببی او هست دکه نانی از نکارم تا بیوتیوب از بوتا دیار بکم کو ناو اودکی کنسر هول چاوا اتمسفر گهدروان و اتمسفر ناو هوله تاثیر جه لخستنه تبکه او پر زحمت به یوتیوب يعني راست حتى آستنگك تو پر تکاری یوتیوب هیم ببی اتوانم اگر شغلی که اینو اتوانی آمرجنکه دروز به بز موزیسیانکه دروز نابه موزیسیان جسد دوست بی اگر خوازای پر تالنت هبی گله کس هنه کو بس بگشتی لازم اف نزبو نزدیک نه موزیک چیه اف بشکی یا هر مزن الموزیک نه سولویه موزیک اول کو تو چاو گل کسی دی موزیک چه دکی نه از گل موزیسیان کسی که دی از رونم از نکنه وقت خولیخم او تشتغل بكي لازم از رياكسونك جمن چبه از تشتغل بكي لازم او رياكسون جميو چبه او تشت ناف انرژیش نکاره ام بیوتیوب هم بین انرژی یا هر مزنه تکنیک هر مزنه ناف موزیک و آمورجنجی ام دکاریم به یک تشت بیجین چاوا آمور هند بی چاوا تو به انرژی که کم انجامه که هر مزن بستینی راسته ام بیجین تو لی خستن نان او جی نتنه موزیکا او جی ناف سپورا کاراته نان فوتبال انرژی که پر کم مصرف بکی لی انجامه که پر مزن او جی ناف کوارتتو لیخی نان گروپی که کودی لیخی او ریاکسیون هفدو لازمه هیم بی او جی یا بشکی مزنه تون 10-20 صده تون هیم بی یادی بله یک پرسیار هر من ایکمو لگلم پرسیارات تکلیکین لباشوری کردستان او کاتانی که مخوێنکار و نەزانکۆکان لە پەیمانگان یا لە کللتوری موزیسیان بوونی باشوورە تەمرینکردن ینی ڕاهێنانکردن بۆ نمونە هیوا لە 7 ساعات تەمرینەکەم 8 ساعات تەمرینەکەم پێویستە 10 ساعات تەمرینکەی هەنێک لەمانی کە لەناو کۆمنتەکانە هەم مامۆستان هەم تەلەبەی لەوانەیە ئینستیتوتەکان بن یا موزیک ژەنن ئایا ڕاهێنانکردن ئەو ساعاتە زۆرەی کە لە باشووری کوردستانە زۆرجار داوا لە خوێنکارەکرێ ڕائەت چییە لەسەر ئەو کاتژمێرە زۆرانە ئایا پرسیارکەین بروسێک لە کاتی خوێنکاریە چەند تەمرینیە کرد و ئێستا چەند تەمرینەکە بەپێی قۆناغەکان چ گۆڕانکاریەک دروستە بێ بەێ نزانم کومنەها بێ خوێندەکار گۆدەروان و بینەران بەلکی ناو بناسن ناسن لێ کەمانژەنێکی ساڵ 100 ساڵیانە 20 ناوێوی فریتز کرایسلەر بوو او دەگوت کو کەسێک لە 3 ساڵ پتر لازمە پرۆڤە بکە ئەو نە موزیسیانە نانە تشتێک شاش دکە لە 3 ساعت پتر بکە تشتێک شاشە ناو پرۆڤەوی لێ بەلکی نە 3 ساعت لێکۆڵین لە موزانین دەبێژێت کو 5-6 ساعت پتر ئەوی زەرەر بدە هین بوون 5 ساعت و نکار پتر ڕۆژانە پرۆڤە بکەی ئەو ژێ تو ئەم دەزانێت کە فۆکس تەنێ بۆ 20 دقەیە 30 دقەیە پشتەوی ناوبەر لازمە و ناوبەر ژێ کو نە ناوبەر کو تو بچی دەرە قەهوەک بخۆی بە هەواڵان باخەوی ئەو کۆنسەنتراسیۆن تێک دەچێت نانی لازمە کو تو 10 ساعت te hebe da ku tu bikari 5 saat 6 saat prova bikey yani mümkün niye tu roje tenet 24 saat tu 8 saat rakevi و 2 saat xwarene
10 ساعت دمینه اوج 10 ساعت لازمه در کتب کاری 5 ساعت پروفه زۆریش نه 5 ساعت بلکه پر زیره و به تایبەت اگه تو 6 پروفه بکی باشتر کو باشتر براستی ام دزانی کو تشتک ببیت رفلکس لازمه تو 10,000 جار دوباره بکی یعنی تو تشتک 6 دوباره بکی اوی ببیت رفلکس و پر زحمه بید چکرن اوی جبروی لازمه کو دسپیک وی پر گرینگه نهای وقت بینا تو چه بکی بیناک چه بکی بنگه وی شاش وی پاش پشت وی 100 قات چه بکی 100 ساعت پروفه بکی اوی پر خرابه لازمه تو همی دیسا بروخینی و دیسا چه بکی جبروی مثلا پروفه بساعتان پر نگرینگه که گلک سولیستم پر باش تنه 3-4 ساعت پروفه کرنه روزانه چشتی دی پر گرینگه ناف پروفه چاو تو پروفه دکی او پر گرینگ تره چند ساعت تو پروفه دکی گوتنه که آینشتاین هست البته آینشتاین بیجه که تو شاشی دوباره بکی همان شاشی تو دیسا دوباره بکی is a definition of idiot یعنی به عقل کسی که همان شاشی دوباره بکی به عقل لی if somebody makes new mistakes every time کسی هر دم شاشی نو بکی او کسی که پر جیره توانه بله نه پروفه کنگه تو پروفه دکی لازمه دیسا ام بدگرین سر ریسک نه پروفه لازمه که تو ریسک بکی حتی تو تشتک دی بینی شتێکی ترە دۆزیتەوە تش باشه نه من اوکی کنگه تا وی تشت تردید وی دمه لازمه که تو وی دوباره بکی حتی ببیت رفلکس و ساره گلک خوندکار من زیره هنه یا پرسکره که هره مزن اوه که چاوه پروفه بکن او پروفه کرن او جی هوکاره که گلک مزنه که چما هندک ولات و کوریانان زارو که وان 10 سالی پر باش آمولیت خن جبر که وان خوندکار هین دکن پشت 2-3 سال ماموسته وان نلازمه رول ماموسته لزاننگه اوه که ماموسته نلازم به نها از خوندکارک ببینم از دقانم پشتی دمکی کرد نلازم به که از درس بدم ماموسته که دبی لازم به 5-6 ماه زانینگه به 5-6 ماه ریبازک بده خوندکار که مامۆستا نەلازم بێ. بەڵێ ئەچمە لای پرسیارێکی تر هاوڕێکمان پرسیارێکی ئەڵێ ئەکرێ ناوی هەندێک موزیسیانی کوردمان پێ بڵێ کوردستانمان پێ بڵێ کە هەست بکەی موزیسیان و تۆ پێ دوایە کە ئەمانە مامۆستا و موزیسیانی باشن؟ Ez rastî ji ber ku ez nêz min nav ez başûr nebûme tenê ew kesê ku nav ez medya dibînim û li Bakur ez pitir muzîsyen dinasim lê ez bi rastî bêguman ez zanim ku muzîsyen ne tenê Amûrcan muzîsyenê pir baş hene li Kurdistanê giştî û li başûr lê ez bawer dikim ku ne diyarim ji ber wî ku jî ez wan که از نناسم بێگومان ez سەری سەد زانم ku به gelek kesan hene li başûr jî musîsyen pir başin û ez naxwazim nav bêjim ji ber ku nav bêjî dibî hemî bêjî kes nebêjî zor baş kesê hevanên nêzik heye ez wan nasim li Ewropa jî hindek Kurdan nasam gelek başin lê lazim e ew kes rêwan bidin ku bikarin xizmetek hunera Kurdî bikin. کاک بروسک ئێمە نزیکە بینەوە لە کۆتایی قسەکانمان من بە ئومێدم جارێکی تریش بەرنامەمان هەبێ پێکەوە ئەگەر بە پێی کاتی تۆ بگونجێ یەک
نمونەمان پێشتر باس کرد حەزەکەم بۆ ئەو ئەزیزانی کە لە لایڤەکە دیسان و ئەو نیە بەوانیشی بڵێ باسی دوو نمونەمان کرد نمونەیەکی ئازەربایجان ئەرمینیا کە تۆ دوو نمونەن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێویستە ئەزمونیان لێ وەرگرین بە تایبەتی کە ئێمە لە گفتوگۆکەمانە ئەنی لە کۆی گشتی یا دەرەنجامی قسەکان ئێمە گەشتینەوەی کە موزیکی کلاسیک لە باشووری کوردستان و لە باکوورە بە ڕێگایەکی هەڵایە ڕۆ بەڕاستی منیش هاوڕام ئەو ڕێگایەکە ئەوەیە کە یەک لە موزیکی کلاسیکە نەمانتوانی و چەند موزیسیانە دروستکەین کە لە ئاستی دنیا بناسرێ بە درێژایی ئەم چەند ساڵە دوو ئەو ڕێگە پێدان بۆ دروستبوونی مامۆستا نەبوونی مامۆستا یەک دنیا پرۆبلەمی تر هەیە کە ئێمە بە حساب موسیقای کلاسیکەکەین بەڵام نەماتوانیەوە بگەینە نەتیجەیەک بۆیە بەڕێی من حەزەکەم بۆ کۆتایی قسەکانمان یا دیبیتەکەمان ئەوە بێ ئێمە بەڕێی تۆ بە پێوەی کە تۆ زۆر شوێنگەڕاوی زۆر تا وڵاتگەڕاوی لەگەڵ زۆر موزیسیانە دانیشتووی کللتوری شوێنەکانی تربینەوە ئێستا خۆشە خەباتکارێکی لە باکووری کوردستان کە ئەتەوێ ڕەوتێک لەوێ دروست بکەیت باشە من پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئێمە لەو دوو مۆدیلەی کە تۆ پێشتر باسەکە یەکان ئازەربایجان یەکێ ئەرمینیا حەزەکەم بۆ هەواڵانی شی بکەیتەوە و ڕێی تۆ لەگەڵ کام جۆرەیانە بله پیش از بچم وی تگوت بلکی نمونه و موزیسین نیه کل آستکی جهانی بی از وی نزانم جبر کو جبو من بلکی پیشش کس جهبن جبو من او ناو گرینگه جبر کو از بگشتی میزد کم تک او تشتکه از بار کم کو کسک پر هستی وی هبی جبو تارزک او پر پیش بکوی لی از بگشتی از بحث دکم کو ام اگم بخوازین کو کاملگاه وان باجران ام هنر سر بکوه لازمه کو ام بگشتی متدیک ببینه کو بگشتی وان وی بلند بکن نه تک هر دم کسی وصلنا تک و ام بکن بجین یک یا هر هنرمند هر باش یا روز حالات نوین مشتبه میزاره لی او تک بو او نت پشتوی کم ویولینجن من موسیقای کلاسیکی ئەوروپیا وتم لەوانەیە مش پێ دەڵێم ژمارەیەکی کەممان هەبێ بەڵام ئەو ژمارە ئەگەر سەیری کەین گەلی کورد نزیکی 50 ملیۆن کەسە 5 تاک 6 تاکمان ئەگەر هەبێت بەڕێی تۆش لەوانەیە پێش لەوان گریمان دەدانە دە موزیسیانمانێ لە موسیقای کلاسیکە بەڵام ئێمە هەموو فۆکسەکەمان لەسەر موسیقای کلاسیک بۆ بەدرێژایی ئەم ساڵانەی ڕابردوو بە تایبەتی لە باشووری کوردستانە نەمانتوانیوە ینی لەوەشە ئەگەر ئاستێک بەدەست بێنین ئانی ئۆجی دڵخۆشیاڵی قەیناگە شتێکمان کردە بەڵام بەڕێی من ئەوەی کە من ئاگادار بن لە ئاستی تاک هەیە بەڵام بە گشتەکەی نەماتوانیوە سوود لە میتۆدەکە وەرگرین بە شێوەیەکی باش او راسته نه من پیش دو ما بهفر آخر من بحثا دو نمونکر از بری سالک از چون ارمنستان چند هفته از لور مام و پشتوی از چون هفته که آذربایجان از مام وک موزیسین ام الفستیوال وره میوان بوین من دو سه تشتیت لوره و مدیدید کو اف امتکارین میزکن کو وان اف متود وره بکار هانینان او فکر وره فکر رامان وره گوره کردستان دبه نابه از کارم از برسم نارم لی از کارم بس بیجم وک نمونه چاوا بو ارمنستان جبر کو ارمنستان و آذربایجان بشک ج سوویت بو پر باندوره کی مزن هبویا کلتور سوویت چاند سوویت و سر موزیک وان دو ولاتان نهال ارمنستان کلاسیک پر پیشکتیه به تایبت کمان بینی هندک سولیست هری مزن ارمنینه لی از چون ویره من دید کو ویره تن کلاسیک مایه بگشتید اوجی تک هنه کو فولکلور لرخن اوجی به او موزیسین کلاسیک به چاوه که کم میزوانده که از بارکم بی مثلا پیچک کردستان جی هیا کو
موزیسین کلاسیک به چاوکی کم میزه تارزی دیدکن بچتکی پوز بلندیه مدري كو ارمنستان او كلاسيك خود باكاديمي دزانن و بيجن كو موزيكا ارمني بيشكتيه او ستران فولكلوري مهنا همي تاثير كردان و عرب و تركان جمع كرنا ناف ستران ارمني كوماتونيه يا اصل ارمني كوماتونيه از بگشتی بميزك بحث دكم من قالك خويندك كارو ديت قالك جوان فكر رامان وان او بو نانی به چند خواه وندا کرنه وسا و راسته کلاسیک پر سرکتنه لی چند خواه وندا کرنه بگشتی ام دخوازین وسا ام سر بکوین ام جود کن وک ارمنستان بکن لی ضرر کی مزند دته چند آذربایجان پشتی از چما آذربایجان اوجی همان تش تاثیری که سوویت جوان کرنه پر زیاده لی من دیت به شوازی که پر جدایه لگل ارمنستان بیجه که ام نه بشک جه روش هلاتن آوین ام بشک جه سوویت و اروپا و غربین آذربایجان تو میزد که هر تارزک که فیده کرنه بیجن سیمفونی یعنی اوپرا نان جاز هر دم ناسنامه خواه پر زیده کریه تیدا تارزکی نو چه کریه نانی تو از بینم ناو گلک موزیسین کردان نه موزیسین امورژن کردان که تارزکی جاز دبن تنه پیوی کردی دکن سر بیجن ما جاز کردی چه کریه نه او نه او تنه دوباره کرنه نانجی اوپرا تو تنه پیوی کردی بکسر او نابیته او نه هنره او تنه دوباره کرنه ل آذربایجان از بینم که هر تارزک دستخو کرنه ناسنامه که پر زیده کرنه سر ام بکنو منه امکان بیجن جاز تارزکی نو چه کرنه بیجن مقام جاز الجهان همی وی ناست کن مقام جاز مصطفى زاده وی افراندن وی اف تارز نو نه تلفونات تجهیزات همان تشت ناو اوپرا رشید بهبودوانه همین ناس نامه خواه پر زیره و باشه پیشتی ویجی تو چی کی جان رستورانن کی جان فستیوالن کی جان کنسر پر سر بلندن به چند هنر خواه و ساجی پیش کتنه جواره راستی به من پرتر بالکش بو جبر کو تخوازن کو روحی گریدای چاندوان چت کلاسیک جی لخن اف دو پر جدا بو جبو من وان دو ولات کو نزه هفدو نه هر دو تسیج سوویت جوان کرنه لدور هل بجارتنه راسته بلکه آذربایجان که بلکه جهانی وی آسته تونه لی پر دولمنده جد چانده هنر خواه از بینم که لازمه که کرد دست بیک که چانده خواه بناسم بتایبت انستیتوت جبو کردانه نه جبو گلک انستیتوت دی هنه آسته که بلندترن الکلاسیک باشتره ام خب بالا خب بکشین جبو کواتا چند بالا کواتا ازمونی کنگی او بقوات بو پشتوی ام دکارن تشتدی بکی بالا کواتا ازمونی اگر او عزیزانه تیگشت بن یا کسکتین گشت به کتوانین بورون کمو دونمونی هنا لارمینیا لآذربایجان ارمینیا وازن لموسیقای کلتوری خویانه و رویان کردوتا کلاسیک وکو باشوری کردستان بلام اوان توانیوانه زور بباشی پیش کون بلام آذربایجان هر تأثیری موسیقای سوویتیان لسره موسیقای روسیان لسره بلام همو پارچه موزیکیان آیدنتیتی یا ناسنامه‌یەکی موزیکی ئازەری تێیەکەن بۆیە ینی کلتورەکەی خۆیان فرامۆژ نەکردووە لە ڕووی ژەنیونی موزیکی کلاسیکەوە ئەرمینیا باشترە بەڵام فەرەنگەکەی خۆیان لەناوە بن لەبەرەوەی کە باوەڕیان بەوە نیە کە چارەکە تۆن لەناو موزیکەکانیان هەیە بەڵام ئازەربایجان لە ناویان یەکێ لەو نمونانەی وەکو ڤاگی مستەفا زادە
کە مۆسیقای جازی مقامی جازی دروست کردووە کە بۆ بە شتێکی تر لەناو دنیای مۆسیقایە کەواتە ئێمە شتێک بێن سەر ئەرمەنیستان کاکتوانە ئەس بگشتی بمە ئاخر لێ چ شتێک چاندێوان بپارستیە یا ئەرمەنی ئەوە کو ئامۆری دودوکەوان هەبوو ئەگە ئامۆری دودوکەوان نەبوو ئەوێ پەر زەرەر بکەن بەس جبەر کو ئامۆری دودوک وەک ناسنامە ئەرمەنیستانە پیچێک ئەو چاند مایە لەناو گەل بگشتی ناو ئاکادمی بگشتی بیە کلاسیکی ڕۆژاوە بەس ئەگەر دوودوکەکەش ئەگەر بەشێکی سیر بکەین یعنی ئێمە وازان نزیکەی 27 گوند لە ئەرمینیا کوردن و کوردەکانیش ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە ژەندنی دوودوکە وەکو کلتوری کوردی بۆ نمونە عەگید و زۆرن هەنی لە ڕێگای ڕادیۆی ئەرمینیا و من جاربجار سەیری ئیشەکانیان دەکەم و کوردەکان ڕۆڵێکی تریانی ئامێری پێشکەتنە وەسا پر زێرە پێشکەتنە ئەم چوونە گوندێک ناوێ گاڤارە گاڤار بەلکی نفوسێوی 1000 کەس بوو دگوتن 300 دودوک ژن هەیە لەبی گوندە نەها ئەم بێژین لە باکوور هەر مالێ سازێک هەیە ji ber wî min got belkî 1000 kes dûsê kes pêra bê em li başûr em bixwazin tiştek pir baş pêş bikevîn em li bî nav komelge çandek çeke bila nebîtin muzîsyen lê li bî girêdayî muzîk hebe niha wek nemûne li Swîd her sal her polek klasek 7 salê 8 salî diçin godarî konserkî klasîk dikin belkî nabe muzîsyen lê dibîte guhdervanekê baş em dibî wêre dest pê bikin li Kurdistan em dibî dest bikin perwerde guhdervan ku bizane ku muzîk çi ye û baş çi ne ez behsa wî nakim ku guhdervan ku bêdeng bimîne nav konser na ez pirs dikim ku guhdervan ku rexne baş û xirab her du bike da ku komelge pêş bikeve ev 7 salê ku dête vî konserê simfonî belkî heta 5 salê dîsa naçite konserteke simfonî li 5 salê dîsa dest pê dike çi simfonî dizanî ku eger konserek ne baş bê dibêje ev konser ne baş bû tesîrek bandorek heye li ser muzîsyen herdem ku tiştek pêşkeş bike ku baş be li wêrê jî ji ber wî lazim e ku çandek çêbibe li Kurdistan taybet başûr ku welateke ez bi nêrîna min lazim e ku çandek wisa çêbê ne tenê bo muzîsyen ji bo komelga hemî bi giştî çandek çêbikin ku nêzê çandê huner û muzîk xwebîn kewata ber lewî ئێمە بچینە ناو باسەکانی تر ئەوەیە کە کۆتا قسەکانمانەوە پێویستمان بە پەروەردەیەکی باشی کلتوری موزیکی کوردیە بۆ ئەوەی کە بتوانین هەموو شتەکانی تر ڕێک بکەیتەوە بەڵام ئێمە لە کۆتاییە بەداخەوە لە باشووری کوردستان ئەو پەروەردەیەمان نییە و ئەوەی کە من وەکو مژدەیەکی ناخۆش بە توێ ئەمە گوشتێکی ناخۆش کە من لەم کلتورا گەورە بووم ئێمە ئەو پەروەردەیە نییە و هەوڵێکەیە ناڵێم هەموو شتێک تاریکە و هیچ شتێک نییە کۆمەڵی خەڵکی موزیسیانی زۆر باشەیە کە هەمووی خەریکی خەباتکردنە بەڵام بەڕاستی ینی خەباتەکە ئەوەی بڵین لە باشووری کوردستانە گرنگی بەشتی مۆسیقای خراپ بە جۆری مۆسیقای میلەتانی ترەدرێ گرنگی بە مۆسیقای کوردی نەدراوە بۆیە نەمانتوانیوە کۆمەڵگایەک وا دروستکەین کە وەکو نمونانی ئەرمینیا یا بڵێن وەکو باکوور کە بتوانێت ئامێرێکی کوردی ببێ بە ناسنامەی وڵاتەکە نەک ئامێری دیکە من چەند پرسیارێکی تر ئەگەر وەربگرم ئەگەر کاتی جەنابتم زۆر گرتووە و ئازانم هەواڵانمان زۆر هێشتەوە لە سەرخەت بەڵام لەبەرەوەی کە یەکەم جاریشمان بوو لەگەڵ کاک پرووسکە ئاوا دوور و درێژ قسە بکەین وێ چاوپێکەوتنەکەمان تۆزێک زۆری خایەن هەنێک کۆمنتێکی خوێنمەوە ئەڵێ نەفەس ینی تەسەورەکەم هەناسە چۆن یارمەتی ئالیکاری بروسک دەبێ لە کاتی پێرفۆرمانس دەکارێ ڕۆخۆشکاریە تا نزیکترمان بکاتەوە لە هەستی ناو بروسک تێگەشتی شەمێران سعید وایوت
یەک پرسیاریشێ ببی دەست پێ بکەم پشتی وێ یەکێک کۆمنت بێن ببێن باشە ئۆکێ ئەمە ئۆکێ توانین جوابیان بیتەوە بەلێ سەر نەفەس ئەو ڕاستی ئەو پربارکێش بووە بۆژە بۆ من ئەف 6-7 ساڵە سەر وی بتر ترکز دکەم وژە بۆ خوێندەکاژی نەفەس ڕۆڵێکی پر مەزن هەنا نەفەس تەسیری ژە هەموو ماسوولە دکە کو تو نەفەس نەگری یەکەم تشت ئەوێ تو حوشک ببی پرسکەرێکی پر تەکنیک چێدەبێ ئەو ژە بۆ وەک ئامۆژە ژە بۆ موزیک ناو هێڤۆکێک پر گرینگە کو دەرێت و هەناسە دکێشی نەهات بێژم ناوێ من بروسکە ئەسکان بێژم ناوێ من بروسکە ئەو تشتێک چێ ناوێ من بروسکە وێرێ هەناسە کو دەرێ دکێشی پر گرینگە ji bo dînamîk jî pir girîng e niha ez bixwam tiştek fortê lêxem lazim e ku ez henase bikêşim henase bî fortê bêla ku ew deng fortê derkeve niha ez dikarim wek nimûne ez biçim ser stage ew jî bi taybet eger konser akustîk be ez dixwazim bi henasê min pêşî ez tonê dest pê bikim konsentrasyon nav guhlervan çebibe. Ez kan bin hanasa xwe enerjik çebikim nav atmosfer ku konsantre çebe. Ev teknik pir hel nav şanoger. Lazım e ku ev teknik nav müziki jî em bikarbînin. O teknik retorik nizam bi soranê hûn çi dibêjin. تکنیکا رێتۆریک دزانم ڕێتۆریک نە بە ئینگلیزیک رێتۆریک چاوە پێی بکاردێنی کو دەرێ ئاکسنت خاڵبەندی وەکو چۆم لەنا لە نووسیرا خاڵدانی فاریزەدانی ئەوە دەڵێ کۆمادانی بەێ نەها سیاست مەدار فەرقێوی تو نەیە سیاست مەدار کەنێ ئاخفتنێک دکە پر گرینگە کو دەرێ بله ناوبەر دەستێنێ لەکوێ هەناسایی لەکوێ ئەوەستی لەکوێ ڕستەکانە بەستیتەوە بێکە تێگەم بەڵێ خاڵبەندی کەنگێ ئەز تشتێکی بێژین دینامیک ئەز پر کێم بکەم پیانۆ پر لازمە و ئارتیکولاسیۆنی وی پتر زێدە بێ یانێ ئەز گەلتە باخەوم ئەز هێدی باخەوم بە دینامیکی پر کێم لازمە و ئارتیکولاسیۆنی وی پر زێدە بێ هەناسە ئەو ژی van teknikê henase tu bikarbînî tesîrî ji dem jî dike wext tu dikarî belê niha em dizanîn ku dem relatîv e ew jî ne sabit e absolût e em dikarîn wek bi henase niha nimunekî biçûk kengê ez konser armanca min ew e ku guhdervan gel min henase bikêşî ez dixwazim ku enerjiyê wisa çêbê heta dawî bi hev re em ev jî dikarî nav hevokê bêjin pîvan nav heşt pîvan tu dikarî bî teknîkî bikarbînî nav pîvanek tu dikarî bî bikarbînî stranê bi giştî tu dikarî bî bikarbînî ev bi rastî ev teknîk berê hebû pîçek hûn dabûye ji ber ku mesele tomarkirin hatiye û wisa klîp dikin ew pîçek hûn dabûye lê li konser pir girîng e tu kengê hunermendek bê hestî wî pir zêde ye hest çi ye hest van teknîk e tu bizanî ku van teknîk henase rêtorîk û hunerê dem çawa dem bikarbînî ev huner e بەڵێ من هەر ببوورە من شەمێران خان لەبەرەوەی کە ناوەکەی تریکانی خانە لای ئێمە من نەمزانیوە لەبەرەوەی کە مۆبایلەکەشم چکۆلێ زۆر سواز بۆ کاگاسۆ سڵاو و ڕێز بۆ خان هاوڕێ عزیزمان ببوورە من نەمزانی جەنابتی ئەڵێ پێم باش بوو کە لەسەر فەلسەفەی موزیک قسە بکە ئەنجاگەر کاک بروسک پێی خۆش بێ یەک تەوەر دروستەکەین لە ئایندەیە بتوانین لەسەر ئەو بەشەش قسە بکەین من زۆر مەمنونتە بم کاک وشار ئەڵێ لە باکوور مۆسیقا تا ڕادێک بۆ بە کلتور
ینی ئەو جوڵەیە دروست کراوە کە موزیک مەبەستی لەوەی کە لە باسی ئامێری سازێک لە هەموو ماڵێکە ئامێرێکی ساز هەیە ئەمە وەکو ڕاست ساز بێ کولتور بگشتی لە تورکیا نەتەنێ بگشتی بتایبەت کوردن زازا پر پێشکەتەنە ئەو بیە چاندێکی مەزن لازمە ئەم چاندێکی وسا چێ بکەم گشتی بۆ کوردان نەلازمە کو یەک بۆ هەمی کوردستانی مەزن بێ هەر باژێرێک چاندێ خۆ بدبینێ گرێدایی وی وسا ji ber wî jî pir baş yani ez sazjenê pir baş hene bi taybet nav kurdin saza û guhdervan jî baş çêdibê wisa dibîte çandek ne tenê amorjan هەر ئەوەی کە من ئاگادارم لە ناو جوڵەیەکێ لە ناو زاکێکانە کە من زۆر جارەوە نییە لەگەڵ باکوورەکانە قسەم کردووە بڵێن دوو جۆر تایپێ لە باکوور کرمانجیەکان لەگەڵ زازاکەکان تەسەورەکەم هۆکاری بەرەو پێشچوونیان یا لە ڕوتی موزیکا وابەستەی کە زۆربیان مۆسیقان خوێندووە لە زانکۆکانی ئەوروپا کە تەسەورەکەم ئەمە کاریگەری هەبێ لەسەر ئەوەی کە بیانێ چاندی زازاکی دیسانەوە بنیاد بنێنەوە لێ ئەوە چشت ئەز بێژم ئەو پێشی تو برگەی قۆناغی زانینگە ئەv ناv کۆمەلگایە ئەv ناv بیە چاندێک ناv کۆمەلگە نەتەنێ تێگەشتە من نها ئێروپا هەمان تشت بوو ساڵ 1800 ساڵان هەر مالێک پیانۆک هەبوو وی دەمێ پر پێشکەت کلاسیک موزیکە کلاسیکیژی پر کێم پێشکەتی ئەv 20 ساڵێ داوی بەس ئەو پر گرینگە کو چاندێک وسا چێ ببێ ناو کۆمەلگە وی دەمی ناو زۆر گرنگ هەر مالێک پیانۆک هەبوو ساڵ 1700 هەتا 1800 من هیچ پرسیارێکم نەماوە بڵین بۆ تەوەرەکانی ئەمڕۆم هەرەونم حەزە کرد بوو کە حەز بە کرد کاک بروسک ئەو شتانێکەوێ بیڵێت من پرسیارەکانم بایی ئەو بوو کە بتوانین کاتی بەرنامەکەمان ئەو نەبێ ئەگەر ئێمە جارێکتر گفتوگۆکەینەوە لەگەڵ کاک بروسک ئەگەر بتوانێت کاتی خۆیمان پێ ببەخشێن هەر لەسەر لەبەرەوەی برادرانی سوید تۆ باشتر لە بنە ناسن من هەر ئەوان پێشنیارەکەین ئەتوانین لەسەر مەسائلی نەفەس چۆنێتی ژەنین پێرفۆرمانس ئەتەکێتی پێرفۆرمانسی سۆلیست چۆنە کە دڵنیام ئێمە لەم بوارانە کە خۆم دەرچووکی ناو پەیمانگا و زانکۆکانم تەسەورەکەم لەم بوارە ژەنیاری ئێمە زانیاری کەم بێ ئەگەر بتوانین بەرنامەیەک لەسەر ئەوە دروست بکەین تەسەورەکەم شتێکی زۆر باش بێت و بتوانین وردەکاری زیاتر لە ناو ئەو باسە جێ بکەینەوە لەبەروی لە هەنێ شوێنە لەبەروی کە پرسیار هەبوو پرسیارەکان زۆر جار دوورە کەوتنەوە لە یەکتری بەڵام بەکۆی گشتی من ئەمێ زۆر سپاسی تۆ بکەم دوا کۆمنت کاک ئاسۆ ئەڵێ من ئاگادارم باوکی زۆر هاندەر و یارمەتیدەری بوو لە مناڵیەوە شتێکی بۆ باسکردم کاک ئاسۆ دیلان کە وابزانم لە سوید دراوسێتان بووە ئەیوت لە تەمەنێکی زۆر مناڵی ڤایۆلینێکی زۆر گرانی بۆ کڕیوە کە لە لای ئێمە لەو کاتا زۆر سەیر بووە کە باوکێکە هەموو پارەیە بە کەماچەیە جاوە دیسانەوە حەزی کرد ئەو باسی ڕۆڵی باوکە بکەی لەسەر تۆ بەێ ئەس باس بکەم ڕاستی باوی من هەردەم پر بارکەش بووە هونەر بچووکاتی ji ber wî jî biçûkatî herdem stranên hemî çar parçe me gudarî kiriye pêşî ez keman dest pê bikim min ez barkim min hemî Hesen Zîrek Elî Merdan Teher Tofîq û beşa Balkojê Şakîrovan hemî mal hebûn ev jî tesîreke mezin bûye ev jî her ser mesela ew e ku çandek çê bibî mal çê bibe ku huner pêş bikeve mal herdem müzik hebû amûr hebûn müzik hebûn herdem me godarî hemî çarparçe Kurdistan dikir ev jî ez barkim ew bavê min ew tişt ne barkeş ji bo wî ez bawer nakim ez îro muzîsyenekê wisa bam tenê belkî klasîk müzik bes lê niha
پر من سوود ستاندی جوان دەستپێکە ساڵی دەستپێکە. من هیچ پرسیارێکم نەماوە ئەمەوێ لێرەوە سڵاو و ڕێز بۆ باوکی عزیزە بنێرین کە پاڵپشتێکی تۆ بووە بە ئومێدم ئەو چاندە ئەو کلتورە دروست بێت مناڵەکانی ئێمە ڕوو لە خوێندنی موزیک و هونەر و هەچ بوارێکی ترکە لە بواری هونەر و بابەتانە کێمە لە کوردستان لەبەر ئەو کێشە سیاسی نەبوونی دەوڵەت و ئەو هەموو گرفتاری کە ئێمە هەمانە لەوانێ نەمانتوانی بێ بەڵکو بتوانین بە هونەر قەرەبووی ئەو هەموو نەهامەتیە بکەینەوە و هونەرمەندانی وەکو بروسک دایان بروسک دروست بێ کە ببن بە ناسنامەی ئێمە لە ڕۆژاوا و لە دنیاە و ئێمە من وەکو خۆم ئەمێ دووبارە سوپاس بکەم و شانازی بە بوونی تۆەکەم بە ئومێدم لە نزیکترین کاتا بگەڕیتەوە بۆ کوردستان بتوانین لە نزیکەوە بتبینین و من وەکو هەموو گەلێکی بێ منێز و ڕاستی باوەڕیا من بە خوێندەکارێ هەر باە سلێمانێ بێ ئەمێ باوەڕی من بەوان هەیە نەبی ئینستیتوت بەس ڕاستی باوەڕی من بەوان هەیە وەس هیوی دکەم و ڕۆژێک ئەم بکارین ڕاستی پلاتفۆرمەکەم ببینین و وان هەمی موزیسیان ئەم کۆم بکەین و ژە هەفتوو تشت هین ببین و خوێندەکار مامۆستەی منە ڕاستی مامۆستەی منە ji ber ku خوێندەکار دێنە دەرسێک پرسگرێکی وان هەیە ئەم دبی وی پرسگرێکە mêze bikin çawa em çareserê wî bînin ev hînbûneke. بە ئومێدم هەچ کاتێک لە سلێمانی بریا من جارانی ڕابردوو من تۆم بناسییا بۆی بمتوانیا زۆرترین بەرکەوتنە هەبووە لەگەڵ و خوێنکارانە و من لە ئێستەوە بەڵێنێم هەچ کاتێ بیتەوە کوردستان شوێن زۆر زۆرە دەستگا زۆر زۆرە کە ئێمە بتوانین بێکەوە خۆسەریانە بتوانین کە ئەوەی کە هەتا من دڵنیام کە ئازام چه هەستێکی کوردانە لە توێ هاتێ بیگەێنی من وەکو برایەکی خۆت هەموو ئامادەگیەکەم تیا بۆ دروستکردنی ئەو پلاتفۆرمە و لەگەڵەوەش ئەو زانیاریانی کە تۆ ئەتەوێ بیگەینی بە خوێنکارەکان لە نزیکەوە بێ و بتوانین لە ڕێگایان پرۆگرامەوە هەموو کاتێک من ئامادە بکە بتوانین پرۆگرام دروستکەین و خوێنکارانە لە ڕێگای یوتیوبەوە یا لە ڕێگای ئەم لایڤانەوە بتوانین بیبینن هیچ نەبێ بتوانین پەنجەرەیەکی تر بکەینەوە و ئەمڕۆ ئەو پەنجەرانی کە جەنابەت بۆ منە کردەوە زۆر زۆر فێر بوو من زۆر زۆر سپاس دەکەم بە ئومێدم دەیان بروسکمان هەبێت جێش ئانازی ئەمەیت gelek spas ez jî bêguman ez ê vegerim Silêmanê bila vî korona mesele korona xelas bibe ez vedigerim bînim û belkî em bikarin bi rê Skype em rêk bibînin ku ez gel muzîsyenê wêrê em lêkolîn bi hevra bikin xwendekarê wêrê ez bibînim و ez hatim Silêmanê ser çawa em li hotelê hevdû dibînin eger rêyekê dîne نانا شوێن زۆر زۆرە من خۆم ئینستیتوتێکی بچکۆلم هەیە بڵێن پرایڤات ئێمە لە خزمەتایە و بۆ هەچ کەسێک کە بیەوێ خزمەتی چاند و هونەری کوردی بکە ئێمە هیچ شوێنێکانی زۆر زۆر ئاسانە بریا جاری ڕابردوو من تۆم بناسیایە من دووبارە زۆر زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ کاتە جوانەی کە پێت بەشین ئەزانم زۆر زۆر ماندووم کردی خۆت لە ئیش بوویت دووبارە سپاس بۆ تۆ شەوێکی خۆشە هەبێت هاوڕێیانی ئازیز ئەزیزانم ئەوانەی کە لە ناو لایڤەکەیە بوون زۆر سپاس بۆ پش و درێژیتان کە لەگەڵمانمانەوە نامەوێت زیاتر کاتان بگرم شەوێکی ئارامتان هەبێ بە ئومێدم بابەتەکە سوودی هەبێ من لە ئێستەوە سۆز لە کاکە بروسک وەرەگرم کە بەرنامەی ترمانەوێ بێکەوە و ئەتوانین زیاتر لە کاک بروسکەوە فێر بێت شەوێکی شاد کاتێکی خۆش و کاتێکی ئارام شەو باش